لە دوای ساڵی 2023ەوە چەندین هەڵبژاردننی پەرلەمانی ئەنجامدراوە بەڵام وەک دەگوترێت هەڵبژاردن شتێکی ئەوتۆی لە دۆخی عێراق و کێشە کەڵەکەبووەکانی نەگۆڕیوە. لەم ئینفۆگرافیکەدا باسی مێژووی هەڵبژاردنەکانی عێراق و ژمارەیان دەکەین ئەگەر هاوکەران زۆر باشە. هەڵبژاردنەکانی عێراق دوای 2023 دوای نەمان و ڕووخانی حکوومەتی بەعث لە کانونی دووەمی ساڵی 2005 یەکەمین هەڵبژاردن کرا، بەڵام ئەم هەڵبژاردنە بۆ کاتی بوو، واتە ڕاگوزەر بوو، بۆ کاتێکی دیاریکراو بوو. دوای ئەوە کە ئەو هەڵبژاردنە ئەنجام درا تەنها بۆ ئەوەی قۆناغێکی ئینتیقالی بوو، قۆناغێکی ڕاگوزەر بوو، هەڵبژاردنێکی بۆ ئەنجام درا. لە دوای ئەو زۆر باشە پاش کاتێک کە دەستوری هەمیشەیی عێراق دیارە ئەو فترە ئینتیقالیە ڕاگوزەریە بۆ ئەوە بوو، دەستوری هەمیشەیی عێراق کاتێک بە زۆرینەی دەنگ پەسەند کرا تقریبەن لە 1970 و بەرەوژووری خەڵکی عێراق بۆ کوردیشەوە دەنگی بۆ دەستورەکەدا، ئەوجا هەڵبژاردننی نوێ ئەنجام درا کە 275 کەس بوونە پەرلەمانتار هەڵبژێردران و بوون بە پەرلەمانتار لە پەرلەمانی عێراق. دەکرێ بڵێن ئەمە یەکەم خولی پەرلەمانی بووە. دوای ئەو لە ئاداری ساڵی 2010 خولی دووهەمی پەرلەمانی ژمارەی ئەوەی سەیرە ژمارەی پەرلەمانتاران زیاد کرا، بوو بە چەند؟ بوو بە 325 پەرلەمانتار. 12 هاوپەیمانی هەبوو لەو هەڵبژاردنەدا، ینی با بڵێن ئەحزابی سیاسی، بەڵام هاوپەیمانیش لە ناویدا 12 هاوپەیمانی بەشداریان کرد لەو خولەی هەڵبژاردندا. بابینە سەر 2014 ئەوە لە 30 نیسان کە ئەنجام درا. ئەم جارە دیسانەوە ژمارەی پەرلەمانتاران زیادی کردستیانی کەی چووە سەر بوو بە 328 پەرلەمانتار، ئەمە کە لە نیسانی ساڵی 2014 ئەنجام درا. بەڵام جیاوازی ئەمە لەگەڵ خولی پێشتر چی بوو؟ هەڵبژاردننی پێشتر ئەوە بوو ئەمریکا لە 2011 کشایەوە، ئەمەش ڕێی خۆش کرد بۆ ئەوەی کە داعش باڵا دەست بێ و بێت و پەلاماری عێراقیش بە کشانەوەی ئەمریکا یەکێک بوو لە هۆکارەکانی. لە دوای دوا هەڵبژاردن کەی بوو؟ ئایاری ساڵی 2018 بوو. ئەم جارەش هەر 328 پەرلەمانتار هەڵبژێردنانەوە و بوونە پەرلەمانتار لە عێراق کە بە ئەمە پێی دەگوترێ قۆناغی دوای داعش، واتە هەڵبژاردن لە دوای نەمانی داعش کەوانیە. داعش هەروەکو خۆی ماوە ڕاستە شوێنی بەدەستەوە نییە، بەڵام چالاکی زۆریان بەدەستەوەیە. ئەمێنێتەوە ئەوەی ئایا هەڵبژاردن ئەم ساڵ کە بڕیارە لە مانجیدا ئەنجام بدرێ داخۆ دەکرێ یان ناکرێ، ئەمەیان العلم عند الله.